موضوعي ولا براهر واسانيه خواهي قولا فمن لا تجد قوما ولا لزمان عربية يعني شيء لشرع يعني شيء يعني الحب والدنو والقرب والنصرة والمتابعة يعني شيء يعني تو كسيك زور خوش أتبت ولا أبو بيغمبري خواه صلى الله عليه وسلم سيدي بيغمبري خواه صلى الله عليه وسلم زي بيغمبري خواه چی کردووە حەزێکی لێ نزیک بیتەوە حەزێکی زیاتر بچیتە پێشۆلی کە ژیانەکەی بگر بەدەستێەوە لاپەڕێ دوان بەشێک دوان سیان چوار سیرەکی تا تاوانەکەی تاقەتی نییە بەجێ بێڵی جایتر حەزێکی بخوێنیتەوە حەزێکی لێ نزیک بیتەوە حەزێکی وەکو ئەوابی خۆش تۆیە پڕ بە دڵت بەقەدەر خۆت زیاد لە خۆت زیاد لە کەس و کارت زیاد لە خاکت زیاد لە وڵاتت قسەیە بە پێغەمبەری خوا بوترێ هەموو مووەکانی سەرە بەرزە بێتەوە بەڵام ئەگەر گوێن بەخۆ بدرێ ئینسانێکم قەیچێتە طبیعی بە بەلاتەوە بەڵام بۆ پێغەمبەری خوا بەدەنگ بی بۆ خوای گەورە بەدەنگ بی بۆ دینەکەی بەدەنگ بی کوڕی مزەنی لەگەڵ معاویەی کوڕی هات بۆ مەدینە خۆی پێچا بۆ قۆبچەکەی داخست بوو وەکو ڕەسمیاتێ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوای بینی صلی الله علیه وسلم بینی پێغەمبەری خوا قۆبچەکەی کراوەتەوە سنگی دەرکەوتووە فەرمێ قوڕەی مزەنی خۆی کوڕەکەی هەتا وەکو وفاتیان کرد ئەم قۆبچەیان دانەخست بەس بەوە حەزی نەکرد وەکو پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم لەو هەڵوێستە بچکۆلەیە ئەمە وەلاءە